پێویستە ئاماژە بۆ بکەم کە یۆگا تەنها بۆ لایەنی جەستەی نییە کە گرنگیدان بێت تەنها بە لایەنی جەستە. یۆگا زۆر لەوە گەورەترە، زۆر لەوە قورسترە. یۆگا ڕێگەیەکە بۆ خودناسی، بەڵام لە هەمان کاتە ئێمە ئەتوانین سوودێکی زۆر لە ڕاهێنانەکانی یۆگا وەرگرین لە ئاسانەکانە کە یارمەتیدەرێکی زۆر باشمانە بێ بۆ جەستەیەکی تەندروست کە لە ڕێی ڕاهێنانەکانی یۆگاوە ئێمە ئەتوانین لەشێکی تەندروستمان هەبێت. پێویستە لە تەواو لە سەر ئەو یۆگاماتەی کە وەستاوین بینە پێشی یۆگاماتەکە لە پێشە قاچەکانتان بینە پێشەوە، چاوەکانتان داخان، هەست بە هەموو لەشتان بکەن لە تەوقی سەر تا بنی پێکانتان. هەناسەیەکی قۆڵ هەڵمژن و بە ئارامی هەناسەکەتان بنەوە. زۆر بە ئارامی دەستەکانتان بێن بۆ بەردەم سنگتان و لێکی بنێن. هەناسەیەکی قۆڵ هەڵمژن بە ئارامی هەناسەکەتان بنەوە. ژمارە 1، ژمارە 2 دەست بکەن. 3 هەناسەدانەوە. 4 هەناسە هەڵبژین. 5 هەناسەدانەوە. 6 لێرەیە هەناسە هەڵەمژیت و هەناسەکان تێیتەوە. 7 هەناسە هەڵمژین. 8 هەناسەدانەوە. 9 هەناسەکەت هەڵەمژی. 10 هەناسەدانەوە. 11 هەناسە هەڵمژین. 12 هەناسەکە تێیتەوە. ژمارە 2 3 زۆر بە نەرمی. 4 5 6 8 9 10 11 12 دەستەکان لە لاکانەوە دانێ. ئەمە تەنها یەک دەوری سوریانە ماسکار بوو کە ئەنجامتاندا. یەکێکی تر لە تەکنیکەکان تریکۆناسانایە. قاچەکان بە تەواوەتی یەکەیتەوە. دەستەکان لە لاکانەوەیە. هەناسەیەکی قۆڵ هەڵەمژی لەگەڵ هەناسەدانەوە ئەنوشتیتەوە، هەناسەکایتەوە. دواتر دەستی ڕاست بۆ قاچی چەپ. سێری دەستی چەپ ئەکەین لەسەر لەشمان. ڕووی دەستمان بۆ پێشەوەیە. لێرەیە هەناسە ئاساییە. پاشان یینەوە بەردەم. جارێکی تر وەرنەوە باری ئاسایی. هەناسەیەکی قۆڵ هەڵمژن لەگەڵ دانەوەی هەناسە بە گۆشەینەوە نوشتێنەوە. پاشان دەستی چەپ بۆ قاچی ڕاست. سێری دەستی ڕاست دەکەن لەسەر لەشان. جارێکی تر وەرنەوە بەردەم، وەرنەوە باری ئاسایی. تکرارێکی تر هەناسەیەکی قۆڵ هەڵمژن لەگەڵ هەناسەدانەوە بە گۆشەینەوە بنوشتێنەوە. پاشان دەستی ڕاست بۆ قاچی چەپ،
سێری دەستی چەپ بکەن لەسەر لەشتە. لێرە هەناسە ئاساییە. جارێکی تر وەرنەوە بەردەم، هەستنەوە باری ئاسایی، هەناسەیەکی قوڵاو مژن، لەگەڵ دانەوەی هەناسە وەرنەوە بەردەم، جارێکی تر دەستی چەپ بۆ قاچی ڕاست، سێری دەستی ڕاست بکەن لەسەر لەشتە. وەرنەوە باری ئاسایی، هەستنەوە جارێکی تر دەستەکان دانێن، قاچەکان بێنەوە. تەکنیکی دواترمان پاد و تاناسانە، پێویستە لەسەر پشت پاڵکەوین بۆ ئەنجامدانی تەمرینەکە. دەستەکان لە لاکانمانەوەیە، بەری دەستمان لەسەر زەویە، لەگەڵ هەناسە هەڵمژین، هەردوو قاچمان بە گۆشەی نەوەت بەرزەکەینەوە، ڕایگرین، دواتر زۆر بە هێواشی ئەیهێنینەوە باری ئاسایی. جارێکی تر لەگەڵ هەناسە هەڵمژین، قاچەکان بەرزەکەینەوە، لەگەڵ هەناسەدانەوە زۆر بە هێواشی قاچمان دانێ.